29 ئۆکتۆبەری 2017 ڕۆژێکی درێژ و بە زەحمەت بەسەر هەرێمی کوردستاندا تێپەڕی. ئەمەش دوایەوەی لە دانیشتنی پەرلەمانی کوردستاندا دابەشکردنی دەسەڵاتەکانی سەرۆکایەتی هەرێم پەسەند کرا. بەو هۆیەشەوە گرژی واڵۆزی لە نێوهۆڵی پەرلەمان هاتەکایەوە و ژمارەیەکی زۆر لە لایەنگرانی پارتی هێرشیان کردە سەر بینای پەرلەمان و لە چەند ناوچەیەکی دیکەش هێرشکرا سەر چەند کەناڵێکی ڕاگەیاندن و بارەگای چەند لایەنێکی سیاسی سوتێنران. کۆی ڕووداوەکانیش کاردانەوەی جیای بە دوای خۆی داهێنا. ئاراستەکردنی خێرای ڕووداوەکانی شەوی 29 ئۆکتۆبەر و پەرەسەندنی گرژیەکانی هەرێمی کوردستان لە بەردەم دەرگای شەڕێکی دیکەی ناوخۆییدا ڕاگرت. چاودێرانی سیاسیش دەڵێن تەنها دان بە خۆداگرتن و مامەڵەکردنی بەرپرسیارانەی گۆڕان و کۆمەڵ و یەکەتی بەری بەو مەترسیە گرت و ڕێگە نەدرا خواستی تاقمێکی گێرە شێوێنی ئاراستەکراو بۆ نانەوەی ئاشوب و شەڕی ناوخۆ بەدی بێت. ڕووداوەکانی شەوی 29 ئۆکتۆبەر لەسەر ئاستی نێوخۆی هەرێمی کوردستان کاردانەوەی فراوانی لێکەوتەوە. هەرزوو هەر یەک لە کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و هەردوو مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی ئاسایشی هەرێم لە ڕاگەیەندراوی جیادا وێڕای ئیدانەکردن داوای هێورکردنەوەی دۆخەکە و گرتنەبەری ڕێو شوێنی پێویستیان کرد بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەو دۆخە پڕ لە گرژیەی لە ئارادا بوو. لە ڕاگەیەندراوێکی بەپەلەدا کۆمەڵی ئیسلامی ڕایگەیاند کۆی گشتی ڕووداوەکانی ئەم دواییە بەشکاندنی حرەمی پەرلەمان و هێرشکردنە سەر پەرلەمانتاران و ڕۆژنامەنووسان. دواتر چوونە سەر بارەگای مەکتەبی ئەمیری کۆمەڵ بۆ چەندەمین جار و سوتاندنی بارەگای یەکێتی و گۆڕان لە زاخۆ هیچ خزمەتێک بەدۆخی هەستیار و دژواری ئێستای هەرێم ناکات و بە توندی ئیدانەی دەکەین. هەرچی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستانیشە لە ڕاگەیەندراوەکەیدا تەنها هێرشکردنە سەر بارەگای کۆمیتەی یەکێتی لە زاخۆی دانە کرد و خۆی بوارد لەو پێشێلکاریانەی دیکە کە لەو شەوەدا ئەنجامدران. هەر لەبارەی ڕووداوەکانی شەوی 29 ئۆکتۆبەر لە شاری هەولێر و سنووری پارێزگای دۆک ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان ڕاگەیەندراوێکی بڵاو کردەوە و ڕایگەیاند دەستێکی ئاژاوەجێڕ هەیە دەیەوێت ئاژاوەجێڕی و توندوتیژی بکات. داواشی لە هێزەکانی ئاسایش و پۆلیس کرد کۆنتڕۆڵی دۆخەکە بکەن. هاوکات نێردەی نەتەوە گرتوەکان لە عێراق یۆنامی ئیدانەی هێرشی سەر ڕۆژنامەنووسان و دەستدرێژیکردنە سەر پەرلەمانتاران دەکات لە شاری هەولێر و هاوکات هێرشی سەر ژمارەیەک بارەگای پارتە سیاسەکانی لە شارەکانی هەرێم سەرکۆ نەکرد. لە ڕاگەیەندراوێکدا کە وێنەیەکی بۆ پێیان نێردراوە یۆنامی هۆشداری داوە لە هەر هەوڵدانێک بۆ هێرشکردنە سەر بارەگای هەر پارتێکی سیاسی لە هەرێم و داوای لە هێزانامنیەکان کردووە ڕێگر بن لە هەر پیلانگێڕیەک بۆ تێکدانی سەقامگیری هەرێم. لای خۆشەوە نووسینگەی سەرۆکوەزیرانی عێراق حەیدەر عەبادی بڵاوی کردەوە کە ئەوان لە نزیکەوە چاودێری بارودۆخی هەرێمی کوردستان دەکەن سەبارەت بەو دەستدرێژیانەی سەر بارەگای حیزبەکان و ڕۆژنامەنووسان و ئاژاوەجێڕانی ناو شاری هەولێر و دۆک. نووسینگەی عەبادی باسی لەوەش کردووە ئەو گرژیانە زیان بە هاوڵاتیەکانمان دەگەێنێ لە هەرێمی کوردستان.